سڵاوتان لەبێ ئەزیزان و خۆشەویستان، خۆشحاڵین کە لە بەرنامەیەکی تاوەری تەندروستی سمارت و هاتینە خزمەتان. تاوەری تەندروستی سمارت گرنگیەکی زۆری داوە بە لایەنی زانستی و ئەنجامدانی توێژینەوەی زانستی و بە خۆشحاڵیەوە لە ساڵی ڕابردووە ژمارەیەکی زۆر لە توێژینەوە ئەنجام درراوە کە یەکێک لەو توێژینەوەانە توێژینەوەیەکی کەیس ریپۆرتە، واتە نەخۆشیەکی دەگمەنە کە ریپۆرت کراوە لەلایەن تاوەری تەندروستی سمارت پزیشکانی تاوەرەکەوە کە پێمان خۆشە ئەم جارە بە میوانداری دکتۆر بەڕێز دکتۆر کارۆخ فازڵ پسپۆری نەخۆشیەکانی هەناوی دڵ لەگەڵمانایە. کاکتۆریان سڵاوتان لێبێت. سڵاوتان لێبێ بەخێر بێت سەرچاو. زۆر سوپاس. ئەو توێژنەوەی کە بەڕێستان باسی یەکەن ئەوەی کە کەیس ریپۆرتێک بووە و لە گۆڤارێکی ئاسبەرزی جیهانیا بڵاوبووەوە، ئەکرێت باسی بکەن چۆن زانیتان کە ئەمە کەیس ریپۆرتە، چۆن ئەم کەیسە ئەم نەخۆشە سەردانی بەڕێستانی کرد. بنای خۆی گەورە سەرەتا ئەم نەخۆشە بەڕێزە کە سەردانی ئەمەی کرد بۆ ماوەی زیاتر لە ساڵێک پێشتر سەردانی نەخۆشخانی تری کردبوو، سەرتایی دەرەوەی تاوەری تەندروستی سمارتی کردبوو. ڕاستی ئەم نەخۆشە هەموو نیشانەکانی نەخۆشیێکی باوهێ لای خۆمان کە پێوتێ نەخۆشی حمای ماڵتا هەموو نیشانەکانی ئەم نەخۆشی هەبوو و بێجگە لە نیشانەکان پشکنینە پزیشکیەکان هەمان قسەیان ئەکردەوە کە ئەمە نەخۆشی حمای ماڵتایە و بۆ ئەم نەخۆشیە چەندین جار عیلاجی نەخۆشی حمای ماڵتای وەرگرت بوو و دیار بوو هیچ ئەنجامیشی نەبوو، چونکە ڕۆژ بە ڕۆژ نەخۆشەکە زیاتر وەزن داوەزین زیاتر نیشانەکانی لەسەر قورسە بوو کە بریتی بوو لە تایەکی زۆر عارەکردنەوەیکی زۆر و بەرزبوونەوەی ڕێژەی هەوکردن لە گیانیا. لە پاشەوەی کە هاتە لای ئێمە دووبارە پیاچوونەوەمان کرد بە نیشانەکانیە و هەڵسەنگانێکی ترمان بۆ کرد و پشکنینی تازەمان بۆ کرد، بۆمان دەرکەوت ئەم نەخۆشیە بە هیچ جۆرێک نەخۆشی حمای ماڵتانیە، هەرچەندە نیشانەکانی حمای ماڵتای تایە ئەوە پشکنینە پزیشکیەکانیش هەمان قسە ئەکەن کە ئەڵێن حمای ماڵتایە، بەڵام ئێمە پێمان وابوو کەم نەخۆشی حمای ماڵتانیە. لەبەرەوەی دوای پشکنینێکی زۆر بۆمان دەرکەوە نەخۆشیە بریتێ لە نەخۆشی تاکایاسۆ ئارترایتس کە نەخۆشیێکی تا ڕادەیەک دەگمەنە، بریتێ لە هەوکردنێکی جۆری مەناعی شاخوێنبەر و ئەمە واکە هەموو نیشانەکانی نەخۆشی حمای ماڵتاش تێکەڵ ببێ لەگەڵیا. لە نەخۆشی هەناویەکانە ئێمە یەکجار ڕێژێکی زۆر لە نەخۆشیمانەیە کە هەمان نیشانەیان هەیە، لەبەرەوەی زۆر بەوردی ئاگاداربی کە کام نەخۆشییانە ئەم نیشانانە. باشە کاکتۆریان پرسیارێک لێرەیەتە ئاراوە، ئایا لە جیهانە پێشتریش نەخۆشیێک هەبووە کە تاکایەسۆ و حمای ماڵتاکە بڕۆسەلاکە بەیەکەوە هەبوو بێت؟ وەکو نەخۆشی تاکایەسۆوتمان نەخۆشیێکی تا ڕادەیەک دەگمەنە، وەکو نەخۆشی حمای ماڵتا نەخۆشیێکی باو، بەڵام لە دوای ئێمە ئەوەی کە تەشخیصمان کرد ئەمە نەخۆشیە حمای ماڵتانیە تاکایەسۆیە و بۆمان دەرکەوت لەلایەن بڵین تیمی زانستی تاوەری تەندروستی سمارتەوە کە پیاگەشتنەوەیان بۆ کرد، بۆیان دەرکەوت ئەمە یەکەم جارەکە لە جیهانە ئەم حاڵەتە تۆمارەکرێ، ئەویش پیشاندانی نەخۆشیێکی مەناعی وەکو تاکایەسۆ بە نەخۆشیێکی هەوکردنی ئیلتیهابی وەکو حمای ماڵتا و ئەمە ئەتوانین بڵین چارەسەرەکانیان 180 دەرەجە عەکسی یەکن. لەبەرەوە کە دەرکەوت ئەمە یەکەم جارە لە جیهانە تۆمارەکرێ، بۆیە هەساین بە بڵاوکردنەوەی ئەم توێژینەوە لە گۆڤاری ئۆکسفۆرد کە گۆڤارێکی ئینتەرناشناڵ و بەناوبانگە و ئەلحەمدولیلا توانیمان بڵاوی بکەینەوە بۆ یەکەم جار لەسەر ئاستی جیهان تۆمارکراوە. زۆر سوپاس بۆ ڕێستان، زۆر سوپاس بۆەوەی کە توانیتانە ئەم نەخۆشیە بە شێوەیەکی ڕاست و دروست و زانستی دەستنیشان بکەن و بنە هۆکارێک بۆ چارەسەرکردنی نەخۆشەکە. زۆر سوپاس بۆم دەرفەتی بەمەتان بەخشی. زۆر سوپاس بۆ تەواوی بینەرانی سۆشیال میدیای تاوەری تەندروستی سمارت کە لەگەڵمانە بوون. هەر شاد و سەلامەت و تەندروست بن. خواتان لەگەڵ. سمارت وەرچەرخانە.